خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. دیارە ئەمڕۆ بۆنەیەکی زۆر تایبەتە بە بۆنەی یادی 5 ساڵەی میدیاکانی گەڕیان لێرەوە بە ناوی خۆمان و ستافی تەواوی میدیاکانی گەڕیان هەموو خۆبەخشە گوڵەکانی گەڕیان جوانترین و گەرمترین پیرۆزبایی ئاڕاستەی خۆمان و هەموو خەڵکی کوردستان و هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی کوردستانی باشووری خۆمان. منەمەوێت لێرەوە دەستخۆشیەکی زۆر بۆ بەڕێز کاک جەزای ساس بەڕێوبەری میدیاکانی گەڕیان بۆ ئەو هەموو کارمەندە خۆبەخشە جوانە پیرۆزبایی لە هەموو سەرجەم ستافی گەڕیانەکەم ئەوەی کە لێرەیە و ئەوەی کە لێرە نەبووە. دیارە خۆتان نەزانن بە بۆنەی بارودۆخی ئێسای کوردستانەوە ئەم ساڵ لە شوێنێکی گەورە و فراوان و ئەوە نەمانتوانی یادەکە بکەینەوە. بە باشمان زانی هەر لێرە لە ستۆدیۆ لەگەڵ چەند بەڕێزێک لە ستافەکەی میدیای گەڕیان لێرە ئەم یادە پیرۆزە بکەینەوە. جارێکی تر و سەد جاری تر بە ناوی خۆم و هەموو ستافی میدیای گەڕیان پیرۆزبایی لە ئێوە و لە هەموو گوێگران و بیسەرانی خۆشەویست دەکەم. بەخێر بێن هەموو لایەکتان بەخێرێنەوە. قوربانتان. بەڵێ خۆشەویستان بینەران و بیسەرانی ئازیزی دەستگای میدیایی گەڕیان جارێکی تر لە لای منی شەوسڵاو بۆ خۆشەویست بە بۆنەی 5مین ساڵیادی دامەزانی گەڕیان پیرۆزبایی لە ئێوەی خۆشەویست لە سەرجەم کارمەندە ئاجزە خۆبەخشەکان و سەرجەم هونەرمەندە ئاجزەکان دەکەین بە تایبەتی چای هەموو تامازەکەین ئەمڕۆ دەمانهەیە لەم یادە خۆشەدا لەگەڵ تانابین بە چەند گۆرانەیەک لەگەڵ ئەو هونەرمەندە خۆشەویستانی کە لێرە ئامادەن. دیارە پێویست دەکا من ئەمان بناسێنم کاک ئالان ڕەفیق ناسرااو بە ئالانی زرب لە هەموو بەرنامە هونەرەکانە لەگەڵمانە بووە. کاک جەلاگۆڵی یەکێک لە پێشکەشکارە ئەزیزەکانی گەڕیان میدیایە، هەروەها هونەرمەند کاک نیروان بە دەنگە خۆشەکەی ئەمڕۆ ئەم لە دایک بوونەمان بۆ ئەڕازێنێتەوە. کاک دیاری باڵەمان هەروەها بە دەست و پەنجە ڕەنگینەکەی لەگەڵ کاک ئاری فەوزی بە سایزەر کەویش دەست و پەنجەکەی هەمان نەزانین چەند ڕەنگینە. بۆ هیواین کاتساتێکی خۆش بە ئێوەش ببەخشین لەم یادا خۆشەدا. هیوادارین هەموو بینەرمان بن، جاری کرد پاڵپشتمان بن بۆی دەستگای میدیایی گەڕیان زۆرتر بەرەو پێشبڕی. سپاس بۆ ئێوە. ئەگەر برادران ڕازی بن بە دەستپێکی بەرنامەکەمان بە گۆرانێکی هونەرمەند کاک نیروان ببوورە وڵا یەک دەقە عەفو کاگاری. ئێمە ئەمڕۆ ڕسمیاتی تیان نییە لەبەرەوەی یادی گەڕیانە ئەمانەوێ زۆر بە با بڵین بەکراوەی خۆمانی بەڵێ ئەمەوێ لێرەوە دەستخۆشی لە کاگورانی بەڕێز و کاکە گۆران سابر بکەم وە کاک ڕێبازی ئەزیز ئەچینە لای کاک جەزاپە لەمە دەست و چاوی کاکە ڕێباز خۆش بێ کە هەموو لایف و تەلەڤیزۆن و دار و بەرد و گوگڵ و تیکتۆک و هەمووی کردوتەوە. ئەمەوێ بە پێویستی بزانم بچینە لای کاک جەزای ساس با بزانین بۆ ئەمڕۆ بۆ ئەم یادە پیرۆزە چیمان پێڵێ. کارجەلاجان سڵاو لێ بێنم سپاس دەکەم، سپاسی تۆ و سەرجەم کارمەندە خۆبەخشەکانەکەم، سوپاسیەوانەکەم کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانن، سوپاسی هەموو هونەرمەنداکەم کە ڕۆژێ لە ڕۆژان بەبێ مەسعات بە سێ قاتە بۆ قادربانەیە سەرکەوتون هەرەو بە ئۆکسیجینیان بۆ هەڵاواسی بوون. بەڕاستی بەس بۆ چاوری باش بووە بێ سپاسی تۆ سپاسمان بکەن کە زایف بوون فەقیرانە. بڵێ سپاسی و کارمەندانەکەم کە پێشتر لەگەڵمان نبوون و لەو قیتارەدا بەزی بوون، سپاسیانەکەم بەڵام مادوومون لەگەڵمانە. سپاسی کاکاو بەشەکەم لە پێشەمیانەوە، سپاسی کاک سامانی حاجعەلیەکەم، سپاسی ئەحمەد خۆشناوەتی، سپاسی خاتووارەزوو کاکە هاشم، کاکە ڕێبەز تورجانی کە ئێستا لە ئەوروپایە، هەروە عومەرە بچۆل و زۆری تر نۆک و ناوێکم بچێ جەلاجان تۆش تازەوەکو گۆرانیەکەی کاک جەزا قڕگەیە بێ هەرمی تەواوکەی جاوەکو بەندەکان کاک تاریق، کاکە هاوکار، کاکە ڕازگۆ، کاکە ڕەزا جوولەکانی، ئالانە ڕەش ڕۆحی شاد بێ لە سەرروو هەمویانەوە بۆ مۆمێکمان بە تایبەت بۆ عەریف حەمەتاڵدا بگرستانەیە. بەڕاستی جەلاجیان دادگاری زۆر خۆش و ناخۆشمان هەیە لێرە بەیەکەوە لەم شوێنەیە. ئەوەیە کە دوو هاوڕێ زۆر خۆشەویستمان بەجێیان هێشتین کە کاکە نەوزادی گەڕیان ڕاستەکە ئەوش بە هەمان شێوە لەگەڵمان بووە کێ خات و پرشنگ بەڕاستی کە وێنەگر خاتونیان زۆر کەس جوانەخان لێرە زۆر پێشکەشکار بانەخان ڕەحمەتی لێ بێت داوڵات جەلاجان ڕێک بوو بە بەندەکانی جەزا قڕگەی من سپاسی هەمووتانەکەم. بەڕاستی ئەوەی کە منەمێ بە خۆشەویستانی بڵم ئەگەر ئێوە نەبوونە ئەگەر ئەم خۆشەویستوم هەموو خۆبەخشە نەبووە و پێش ئێستا پێشە بینە بەرنامەکە سپاسی سندیکای ڕۆژنامەنووسان و ڕێکخراوی کللتورەکەم بۆ پرسی رادیۆ کەناڵەکان کە پێش ئێستا بە چەند دەقەیەک هاتن و ڕێزێنانی چەند پێشکەشی ئەمە کرد
ساسۆڕمانی خۆیان پیشانە کە لەم شوێنە بچووکەیە چۆنە ئیشەکراوە لە ناو ئستۆدە بچووکەیە من سپاسیانەکەم پێم وتن کە ئەوە دیارە بە ماندووبوونی ئەو هەموو خۆشەویستانەیە ئەو هەموو هونەرمەندای بە تایبەتی چەند هونەرمەندێک لێرە زۆر دووبارە بوون و زۆر هیلاک بوون بە تایبەتی کاکە ئاریفۆزیەوە کە دایمە هەر بووە بە ئەچێک لە سەرێکەکانی ئێرە کاکەلانی زۆرە ئالان ڕەفی کاکە ڕەحیمی باڵەبان کاک ڕێباری باڵەبان کورە هەموو باڵەبانەکان کاکە دیاری باڵەبان کاکە لوێست خوانەکوونەوەکم عزیزەوەلی یوبی بڵێ یوبی جان لە بۆکان زۆرن دوای لە بەرنامەکەی باسیرەکرد با من کاتتان نەگرم وڵی تخواێ بردە فەوجێکە بکردایەتەوە کەم و کورتی نابێ بەخوا خۆ باوکم هەموو جارەگەڵم بەدەشکرێک کارمەندی خۆبەخشی مادونە ناسی بێنێتەوە من سوپاسانەکەم سواسی هەمووتانەکەم و سپاسی و جەماوەڕژەکەم کە بەڕاستی متمانیان پێکردوین ئەگەر ئێستا حالێن یەک پێنجەقەی خەلەلێکمانە بوو یەکسە بە پەلە دووسێ نامە هاتووە لە هەموو ناوچەکانی کوردستانەوە یەکسەر هاوارێن لێڵەسێ بۆ کەناڵەکە وەستاوانی سپاس بەخوا کە لەو پەڕی گەرمیانەوە تا و پەڕی هەورامان و هەتاک و زاخۆ و هەولێر و جەماوەریشی زۆر خۆشەویستمانی سڵاو بۆ هەمویان بە خۆشەویستانتوانن پەیامەکانتان بگەێنن لە ڕێگەی هەر سێژمارەکە و کە دامانناوە ئەگە پیرۆزبایی ئەگەر ڕەخنەیە ئێمە لە خزمەتانین ئەو کاکە جەلال وەڵامتانەیەتەوە سوپاسانەکەم دەست خۆشکاک جەزا من یەک شتیکە پێشگۆرانیکە ناگە هەموو خەڵکەمان هێنا کە هیلاک بۆ بە دیارکارەکانمانەوە خاتون نەرمی ڕەزا ئەندامی دەستەی ئامادەکاریەکانی ئەمڕۆ هەمووی ئەو پێستەوە ئامادەکاری ئەمڕۆ ئەندامانی دەستەی باڵای کۆمەڵی هوەری میلیوانیش بەڕاستیلاک بوون لەگەڵ گەڕیان سپاسی ئەوانش با بکەین بیلمان نەچێت زۆر سپاسیانەکەین بە تایبەتی نەرمیخان کەمڕۆ لە بەیانی ئەو لەگەڵمانەوە هیلاک سەرجەم ئامادەکاریەکان کەوتووە سەرشانی ئەو بەڕاستی سپاس ئەگەر ئیجازەتان لەسەر بێ بە بچینە لای هونەرمەند کاگنیوان دیاری و کاگاری ظالم ويظالم ايوار هواري جانا لبر دردي غريب وجاني دوري لدلقاوي مساتي صبري ايوار هواري الشمال توبي وكزي زرقي هراران فيا دوست و یاران بڵێ خاچی غەریبی بڵێ خاچی غەریبی بوو بە بەشمان ئەدی کوا ئەو بڵێ سەیری ئەوری گەشمان وەزاڵم ئەیەوار هەوارێ
لقلو لقمان يا لقلي قنوزو لقلو لقمان يا لقلي قنوزو نجي يوصل ميها وداي بريم لتو نجي يوصل ميها وداي بريم لتو دوری تارانی جان لبار هەڵگرتو دوری تارانی جان لبار هەڵگرتو لەبەرەو کۆسەد جان وەک مردو مردو لەبەرەو کۆسەد جان وەک مردو مردو لە گوڵ و لە گوڵان جان لە گوڵی گەنموزۆ لە گوڵ و لە گوڵان جان لە گوڵی گەنموزۆ نەژیە و زاڵمەی هاوەن دای بەڕیم لە تۆ نەژیە و زاڵمەی جان دای بەڕیم لە تۆ هرشو للايا جان منظوري لخور هرشو للايا جان منظوري لخور لقلو لقلان جان لقلي قنوزو لقلو لقلان جان لقلي قنوزو نزي وظلمي هاوان داي بريم لتو نزي وظلمي هاوان داي بريم لتو لە یادی سێ ساڵەی دامەزرانی ڕادیۆی گەڕیانە پیرۆزبایەکی گەرم لە بیسەران و بینەرانی ئەم ڕادیۆیە ئەەکەم پیرۆزبایەکی زۆر گەرم لە ستافە دڵسۆزەکەی ڕادیۆی گەڕیان ئەەکەم کە خۆبەخشانە دڵسۆزانە چ کاک جەزای ساز ستافە بەڕێزەکەی زۆر دڵسۆزانە لە خزمەتی هونەری ڕەسەنی کوردیا بوون و هەموو هەوڵی خوێناوە لەم سێ ساڵەیە کە هونەری ڕەسەنی کوردی پارێزراو بێ و لە کەیار نەبێ و نێڵن هیچ جۆرە نقصانیەک بکەوێتە هونەری ڕەسەنی ئەسڵی گوتەوە کوردەواری و ئەم ڕادیۆ بەڕێزە زۆر لە خزمەتی پاراستنی ئەخلاقی بەرزی کوردەواریە بووە ئەو ئەخلاقە جوانە کوردەواریەی کە لە هونەری ڕەسەنی ئێمەیە هەیە ڕادیۆی گەڕیان خۆبەخشانە هەروەها ماندوونە ناسانە لە خزمەتی ئەم هونەرەیە بوون من هادی مەحموود خۆشم بەرنامەیەکی ڕەسەنم هەیە لە ڕادیۆی گەڕیان بە ناوی دەمەتەقەی لەگەڵ عەریف حەمەتاڵ جاریشتر پیرۆز بێ سێ ساڵەی ڕادیۆی گەڕیان و هیوای بەردەوامی بۆ خوازم کاک میوانی خۆشەویست کاک ئاری کاک دەستان خۆش بێ یاخوا دەمێنەر دەستفەندیەوە شەڕاڕەندی بێ سپاستانەکەین جارێک پێکە ئەمڕۆ یادی دامەزانی دەستگای میدیایی گەڕیانتان ڕازاندەوە ڕاڕاوترتان کردی سەر سپاستان دەکەم هیوادارم هەمیشە لە خۆشی لە شاریدان کاک جەلال باشین لای ئەم برادرانەمان کە لێرە دانیشتون لەگەڵمانە کاک ئالان ڕفیق یەکێ لە هونەرمەندانەیە عاسپانەیە
کە بەردەوام لەگەڵمانە بوو بابزین ئەو چی هەیە بۆ ئەو ڕۆژە منیش بە ناوی خۆم و هەموو کارمەندانی رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیانەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم کارمەندان و سۆزان دەکەم هیوای سەرکەوتن و بەڕێوەچوونی باشتر بۆ کەناڵە جوانەکە دووبارە پیرۆز بێ و 5 ساڵ خزمەت 5 ساڵ بەردەوام ئینشەڵڵا هەر بەردەوام بین. کاگالان زۆر لێرە ئەسبت کرد زەر لیا بە هونەرمەندەکان بەڵێ شتێکی خۆش لەم ماوەیە کە لێرە لەگەڵ وەڵی مۆزوعەکە ئەوەیە بەسەرهاتی خۆش زۆرە بەڵام لە حاڵەتی وایە نازانی یعنی بیرەکەت نییە بکەوە ئەوە کاک جەزای سا سەرۆکی کۆمەڵی ئونەری کوردستان پیرۆزبایی یەکەم تەمە درێژ بێت خوا بیێڵێ بۆ هەموو لایەکمان گۆرانی بێژێکی هێنا بوو لە جێی کاک جەلال دانیشتە بوو لە کاک نیروان منیش لەوێ بوو بەحساب خۆی کابرا ئوستازە و ئەمەیە و ئەوەی یەکسەر کاک جەزاش لێرە دانیشتم مەقابلەی کرد وتی بۆ نمونە منیش دانیشتم زەربەکەی لێ تەپڵ منیش سێرێکی کاک جەزام کرد و جەزا کاک جەزا وتی ئێستا ئالان نەیکا بە فەرتەنات شە پێی ناخۆشە جا زۆر بە ناخۆشی کاک نیروان وتی بۆ نمونە و ئەو ژادگاریبینی تێگە چەژەر بۆ دەجاروتی بەڵێ بەڵێ خۆی لە شەریکەوە 3 تۆن عەسەبیاتی تایە وەڵاهی دیارە مکەسەرات لەم ڕادیۆیە زۆر حکمەوەی من کە تازەی تر دروست بوو هاتم کاک جەزا گۆرانیبێژێکی حورمەتن ڕۆژهەڵاتی هاتبوو ئیتر نەمزانی لە جوازاتی پێنجوێ ئەم زەلامەیان زۆر ڕاگرتووە با بڵێن بەری نەکەوتووە تاوەکو مۆرەکەی لێن و یەتام دیوە کە هاتە ئێرە دیار بوو ڕەنگی زەرد بوو برسی بوو ئیتر منیش قەت هیچ بەرنامەیە میوەشتم دانانا ڕاستیەکەی کیلۆ مۆز و 1 کیلۆ قۆخم دانابوو ئاوتم هەر جوانە بە ئەم بەرنامەیەوە هەبێ وەڵا هەر هاو مۆزێکی هەڵچڕی خواردی و نەخێر بوو بە دوان وتی وەڵی مامەسا مزاحیمتم وتم ئێوتی کتابەکانم لە خوارەوە بەجێماوە لە علاگەیەک بوو لە لای مەسعەدەکە بەجێ هێشت وڵات چووە سەرەوە هێنای و هیلاگەبی بۆ قادرمانەیە بەخوا دوو مۆزی تری خوارد تا نەسبەکەمان کردەوە هەر قۆخی لێ نەهێشت وەڵای تر منش سەری کابران کرد و سەرێکی جەزا کرد لێەوە ئەرێ وتم کاکە ئەمە لە برسا هاتووەیە ئەرێوە بەرنامە بکەم یا ڤیتامینی کەمە ئەمە کەچی وتی وەڵا قوربان خۆم دەبیانەوە لەو مەرزەی چم نەخواردەوە ئەم قادرمانی قاڵدرمانەی ئێوەش پیاوە جەمەرە بچکۆمان لەگەڵ چەنە تازێشیانە بوو پرسەشی هێوتا لەگەڵمانەیە لە سەرخەت ئەگەر قسەی لەگەڵەکەی سوپاس دەکەم زانە ئەمەرجیان وەزی چۆنە هێچێک بە لە کاک عومەر کاتە باش ئەلۆ کاک عومەر ئەلۆ کاک عومەر کاتە باش کاک عومەر ئەو بۆچی داخل ناوی ئەڵام دیسان ئەو ناگری لە سەربان عومەر جان ئەوە تاوە ئەلۆ کاک عومەرم کاتەوە باش ژمارەی ترم وەرگرەوە باش ئەمە شەبەکەی باش نییە مۆبایل عومەر جان جۆمان لێتە ئێمە ئەلو کاک عومەرە کاتە باش زانە سەڵکی من هەیە بەڵێ هەیە ئەلو ئەلو کاک عومەر ئەلو کاک عومەر گوێ لە دەنگما زانە سەڵکی من هەیە ئەلو کاک عومەر ئەلو کاک عومەر گوێت لێمانە ئەلو داخلێکینەوە وەڵی ئێمە ژێمان لە تۆ نازان بەگەر تۆ ژۆ لێ ئەلو ئەلەو گیان گوێ لە ئێمە نییە کاک ئەلو بیانەرە ببوورە گوێی لە دەنگی ئێمە نەبوو یا حەزەکە بەم شێوەرێکم تۆ ئەگەر ڕێبازیان کاکە عومەر ئێستا توانی داخلی بەرنامە بیداوای لێ بنەکەنەوە خەلەلی ئەوەی کە خۆمان فێریشتی مسەقەفانە کرد بۆمانە خەلەلی تەکنیکیمانەیە خەلەی تەکنیکیمان وەڵاو سەوتەیە کاکە جەلا گۆڵی و کاکەی درسی بەداران لە بەرنامەکەی گروپی مۆسیقا و ئالانی زەر بوو ئیتە برادران هەمووی ئاریفۆزی و کاکە دیاریە و نیروانە و هەریادی دامەزراندن ها بەڵێ یادی دامەزانی 5 ساڵەمانەکە خۆت لێرە بەکەوە سەڵتەوە ئەو کەنتۆرتان نیە خۆ دەزانی دامە لەگەڵمانە بوویت کاکە گیان لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ دەستگای میدیای گەڕیان کە منەتوانم بۆم تاکە دەستگایە کە من زۆر بە مریخی زۆر بە ئازادی زۆر بە گیانێکی خۆنەویستیەوە لەو دەستگایە کارم کردووە هەر لێرەشەوە چاوی کاکە جەلال گۆڵی و کاکە ئیدریسی بێدارانی شەو و مامۆسای ئەزیزم مامۆسا جەزای ساز دەستەکانی ماجەکەم
چکە من پەروەردەی دەستی مامۆستا جەزام قوربانتم و سڵاو و ڕێز و خۆشەویستی بێپایانم بۆ کاکە میروانی عەزیز میروان هونەرمەندی بەتوانە هەم هونەرمەندی گۆرانی بێژەم ئاسپێکی زۆر بەتوانە پیاوێکی بە وەفا پیاوێک پڕ لە جوانی کاکە میروانی مامە عومەر جا لێرەوە دەی سەلاماتەکەتانەوە لە پرسگەکەتانەوە بە کوردی چاوی هەر هەمووتان ماچ ئەەکەم حتا بەڕێبەرەی کاک جەزایە چکە بەڕاستی کەسێک کە بە دوورەوە بێ ئەزانێ دەستگای میدیای گەڕیان چییە هەنە لە خوا هەبێت چی بێ بەڵام بۆ حکومی من کارمەندم و ئیشش خۆم بە کارمەندێکی ئەو دەستگای ئەزانم ئەو دەستگایە من ئەزانەوەمان کارمان کردووە لێ بە خۆبەخشی و ئەو دەستگایە لەگەڵ ئەو ئیمکاناتەکەمەی سەر پشتی کاک جەزا لەسەر پشتی ئەو کارمەندە خۆشەویستانە مادونە ناسانە ئەو سەربازەونانە ئەچێ بەڕێوە ئەتوانم بڵێم خزمەتێکی زۆری بە هونەری کوردی کردووە و خزمەتێکی زۆری بە شاری سلێمانی کردووە چاوی یەک دێکان ماچەکەم لێرەوە سەری ڕێز زانوێنم بۆ هەموو بەڕێزانەی لێ کار ئەکەن یادی پێم ساڵەی گەڕیان پیرۆز بێ لە هەموو ئەو خۆشەویستانی گویان لە عومەرە فشکۆدا کاک عومەرجان بەنای خۆم و هەموو کارمەندانە و بەنای کاک بورهان و کاک بەران هەورامی و کاکە زامە و کاک شامیل و هەموو خۆ کاکە ڕێبازی دیجێ کە لەگەڵ مایەسا لە پەنەمە دیاری قوربانی هەمویان من ببوورە من نایانم بیست و نەرمین ڕەزا لە دەستەی باڵای کۆمەڵی هونەری ویلی کوردستان هەمومان تاوان پرسە و سەرخۆشیمان هەیە بۆ تۆ جنێ ئێستاوانە بۆیە لە بەرنامەکەی ئابووی لەگەڵمانە و لەگەڵ جەلالاتان کرد بە دووقۆڵی خوا ڕەحمێ کردی تر خوازان چی بەو خوای خۆ مامۆستا جەنابتان ئەزانن لەگەڵ خۆی گەورەیە هیچمان پێ ناکرێ من بەهۆی لە دەزانی ئەو برایەمەوە ئەینا بەخوا لێ بکەوە سەڵتەیەک و سەرچۆ پیشمە گرت کورە ئاو مەجێڕا لێرەشەوە چاوی ببوورە نەرمینخانم بیست و شێخ بورهانی عەزیز کاکە ڕێبازجیان ڕێبازی هەناسم ئەو پیاوە بەڕێزەی کە دەنگی ئێمە نەخڵەکا و سەڵت و سوورەی ئێمە نەخڵەکات هەموو بەڕێزانەی لە میدیای گەڕیان کار ئەکەن من چاوی هەمووتان ماچەکەم من عومەرە فشکۆل وەڵڵی پرسەم نەبووایە سوێن بەخوا لەو دەستگایە سە خۆم و جەلال گۆڵەی ئەمان کرد بۆ ڕۆژەی کە کەس نەیدیوەرەژی جان مامۆستا عومەرجان تۆ ئەزیزی کاکە جەلال بە قوربانی کاکە جەلال بم کاکە جەلال خۆشەویستی منە برازای عەزیزمە من هەموو خۆم بە ڕەسوڵەدان ئاریفۆزی لەو لاڵە عومەرە بچکۆ کەی گەورە بێ تا دنیا دیار بچوە لێ ئەرە بەو قورئانواری گیان چاو مادەکەم کاکە ئاریفۆزی خۆشەویست کاکە ئاری ئەوە مامۆستا من و ئاریەگە خزمەتی بەڵقینەمان کرا بوو بە چنارە ئەوە نەدەمێکە هاوڕێم ئەرە وەڵڵی ئەوە نەدەمێکە هاوڕێم چاوی هەمووتان مادەکەم ئالانی زەربی ژۆڵە بەنای منیشەوە پێی بڵاڵە کەم تەپڵ ئافە بڵم زەڕە بۆ لێەوە کاکە ئالان ئەو ئالانە و ئالانەیە کە ئەگە گۆرانیەکمان بوو تایە و ئەفەمان پێکرمانە بە قوربانە و تەکنیکی باش کە بۆی تەقێتەوە گۆرانەکەمان بە قوربانی ئەو دە سوپەنجەی ئالانی زەڕب قوربانی هەمووتان پرسەم نەبووایە و لەناوتان نەبوومان عومەرجان جوێ لێ کاگە دریزانچی ئەڵەگە گەورە بوو یەک فوبکە گەورە نەبوو دوو فوبکە بە قوربانی کاکی ئیدریسی لەدارانی شەو مامۆستاکەی عومەرە فشکۆل بە قوربانی کاتی ئەو بەرنامەی بێدارانی شەویە کرد سلێمانی کەس گوێی ڕادیۆ ناگرێت بەڕاستی ئیدریسی لەدارانی شەو توانی خەڵک ئاشکاتەوە لەگەڵ ڕادیۆیە سوبحان الله ئێستا عومەرجان ڕادیۆ بۆ ببینراوە جاران بوو تا ڕادیۆ سەیدەکەین ئەمە عالم گاڵتی پێکرد ئێستا ڕادیۆکە سەود و سوڕەیە وەڵڵاهی مامۆستا بەس ئەوەیە کە من داوای لێبوردن لە هەموو بیسەران و بینەرانی ئەو ڕادیۆ ئەزیزە ئەو شوێنە جوانە ئەو مینبەرە ئازادەی هونەرمەندانەکەم خۆزگە پرسەم نەبووایە وەڵڵی سەلە و سۆدیە ئەوەنە قاچمە بە حەزەتان گەیانە ئاو هەر ئاوم دەرێناژە قاچمە چاو دەستی یەک بە یەکتان ماچەکەم مامۆستاگیان زۆر سپاس بۆ تۆ کاتێکی خۆش بۆ تۆ عومەرجان زۆر بە قوربانە مامۆستا دەستی هەمووتان ماچەکەم هاوڕێیان ناوی هەرچێم بیرشەوە گەورەیتان من بەخشن عومەرە فشکۆلیانی برا فشکۆلەیەوە بە قوربانتان چاومانی دەستان ماچەکەم گەورەی کاتێکی خۆش بۆ عومەر ڕێزمان هەیە بۆ عومەرە فشکۆلی بەڕێز خۆشەویستانە چینە لای مامۆستا ئاری بەڕێز ئەگەر ئەو مایکەی بێتێ کاک نیروان مەقیڕێنەوە دەین چیت هەیە ئاری گیان بۆ کەناڵەکانی گەڕیان ویتر خۆ دەزانی و ساڵانەکە گیشمان لەگەڵاکەی لە شو ساغ سەرەتا پیرۆزبایی لە هەموو دەستەی ئەوکە لە ڕادیۆ گەڕیان کارەکە و هەموو برادەر ئازەکان لە هەموو جۆگران و لە هەموو بیسەرانی ڕادیۆی گەڕیان کاک زوازە بۆم هەیە بڵێم دەستی دامەزرێنم لە ڕادیۆ گەڕێنە سپاس بخوا هەتاکو ئەم دقێ لەم کاتە من هەر بەردەوام لەگەڵ کاک جەزایە زۆر لە هونەرمەندە خزمەتمان کردوون هیوادارم بیسەران و جۆگرانی ڕادیۆی گەڕیان ئەگەر شتێکی ناخۆشمان
بیستوێت لە ئێمە یاهین ببێتن ئێمە داوای لە بڕنێکن لەم کاتەیە بما بوون بە گەورەی خۆیان وەلو بڕوان ناکەم کاک جەزاشتی ناخۆشمان کردوێت تاتوانی بێتمان لە قەیران و لە هەمووینەکە ئێمە هەدەفەکە ئێمە وتمانە بە قەیران بە حەیران جوابینەوە وایە کاک زەمەش شعاری ئێمە بۆ لە هەموو کات و ساتەکانە ئێمە دڵخۆشی خەڵکمان ناوەوە توانیمانە دڵی خەڵک خۆشکرد نەخەبەری ناخۆش و ستاکە رادیۆشەکە دوورە لە مەسەلەی حیزبایەتی و ئایدۆلۆژیات و ئەمانەوە پیرۆزبایتان لێکن دەستان خۆش بێت دەست و چاوە خۆش بێت دیاری جانبا بێمە لای تۆ بڵێ بەس دیاری خۆی یەکلایی نەکردوێتەوە هەتا ئێستا مۆسیقیە مەسەوەرە پەیامنێرە وەک هەمووی خۆ دەناسێنی یان نازانم بڵێ والله پێشێکی پیرۆزباییتان لێکەم پیرۆزبایی 5 ساڵی دامەزانی گەڕێن میدیا لە تەواوی بیسەران و بینەرانی ئەم کەناڵە جوانەوە دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەم کە زۆر دەمێکە هەوڵ و ماندووبوونەکەن بۆ پێشکەوتنی گەڕیان دەستی کاکجەزا خۆش بێ هەمیشە لە قەیران و لە کاتە ناخۆشەکان بۆ دڵخۆشکردنی خەڵک جودی کردووە بۆ ئەوەی بتوانین کە دڵی خەڵک خۆش بکەین و دوور بووە ئەم کەناڵە دوور بووە لە سیاسەت و هەمیشە پێشەنگ بووە لە داهێنانی کردووە لەوەی هوەری میلیەکان پێش بخات زیاتر هوەرمەندانی میلی لێرەوە دەرکەوتون و بە کوردەکەی خۆمان کاک جەلال مەتارێک بۆ ڕۆژهەڵاتیش لێرە هەموو مەتارێک بووە هەموو لە سنە و کرماشان و ئەوە هەرتو هوەرمەندێک هاتووە لێرە نیشتوێتەوە وەڵام ماوەیە ناو نابوو تەرمیناڵی گەڕیان بڵێ یەکسەر سپاستانەکەم من ئەگەر بە شتێکی بچووکیش بتوانانی بێتم قسمەتێکی بچوو کەم بەم کەناڵە دەستێم و لای خۆش بێ و سپاسیەوەکەم دەستی خۆش بێ کاک دیاری یاداری لەگەڵمان بەردەوامی سپاس دەکەین جا پێشویستمۆلا کاک نیروان میش دەمێ شتێ بجەمەوە کاتی خۆی بەرنامێکمان پێشکەشەکرد لێرە بەرنامەی بێداران ئەم بەرنامەی بێداران بەرنامێکی عاشقانە بوو بەسەراتی خەڵک گەڕایەوەمانە ڕۆژێ ئیمێلەکەم بۆ هات کوڕێک لە هەولێر و نووسیبووی کاگویز ئەڵێن لە بەرنامەی بێدارانی شەوە هاوسەر بۆ گەنجەکانە دۆزنەوە بە قوربان منشتە من 21 ساڵە بەشکم یەک دانەمان بۆ دۆزنەوە خۆسەکەی بێوزنانماندانە ناکە چەند مسقاڵی بۆکەیت و ماڵی گیانی بۆەکەی بڵێن کاکە نیروانی خۆشەویستیش دیارە عزیزان هەر لە سەرەتای گەڕیانەوە لەگەڵمانە بووە زۆر هیلاک بووە بەدەست ستۆدیۆکەمانەوە دیانە ماڵی خۆی پێش ناکە بڵێم هیلاک بوو بەڵام بەڕاستی هیلاک بوو چۆن خۆشە کاک نیروانی ژەگەر شتێک پێ لەم ڕۆژەدا بفەرمایید منیش سەرەتا بە ناوی خۆمەوەک هونەرمەندێک وەک ئەندامی کۆمەڵی هوەری میلی پیرۆزبایی یادی 5 ساڵەی دامەزراندنی گەڕیان میدیا هەروە پیرۆزبایی لە برای گەورم کاک جەزای سازەکەم هەموو کارمەندەکانی یەک بە یەک کارمەندەکانی گەڕیان میدیا و کۆمەڵی هوەری میلی چاوی هەمیان ماجەکەم منیش وەکو هوەرمەندێک لە خزمەتی گەلی کوردام بە تایبەت بە ڕادیۆی گەڕیان ینی ڕادیۆی گەڕیان ڕادیۆیەکی جوانەکە بەڕاستی توانیوێتی دەنگی هەموو هوەرمەندێکی میلی لەم ڕادیۆەوە بگەێنێ بە کوردستانیش و بە ئەوروپا بە مدنیاش هەر بژی تو سپاس دەگەین دەنگی نەڕێ شخصمان بێت و کاک ڕەزا چاوەڕەش بکە لێرە سەخاری گەڕیان کاک حەسەنی خەتاتمان لەگەڵای کاک جەلاجان کاک حەسەنی ئەزیز و بەڕێ سڵاو و لێبێ و ئەم کاتەوە باش کاک حەسەن بەخوا فلیمەکەمان هێ با بزەین بمێن کاک حەسەن جان فەرمووەوە داخلی بەرنامە بوویت و برادران جویان نیێتە ناو ستۆدیۆ ناخی دڵمەوە پیرۆزباییتان لەکەم دەستپۆشیتان لەکەم یاخۆ هەموو ساڵێ بەسەر کەوتوی و بەڕێک و پێچی و بۆ پەڕی بەرەو پێشچوونەوە یادی ئەم بەرنامە جوانە بکەنەوانێ ڕێزم بۆ یەکەیەکەتان هەیە دەستخۆشیتان لەکەم لە هەموو هوەرمەندەکان بە تایبەتی تۆی کاک جەزا خەمخۆری هەموو هوەرمەندان کاک جەزاییان من زۆر سپاس دەکەم کاک حەسەن جان تۆش زۆر پشتیوانمان بووی کاکە جەلا زۆر جار لە دیکۆری ناو ستۆدیۆیە زۆر هاوکاری کردوین کاک حەسەن دەست و چاوی ماجەکەین سپاسی کا حەسەنی گوڵەکەی من سپاس دەکەم بێمە بەڵێ کاک حەسەن جان کاک حەسەن جان ئەمەوێ بە مناسبەتەوە لەم هەفتەیە بێم ئەگەر شوێنەکە ئەو دیکۆرە بکەم بە شتێکی جوانتر دیکۆری پشتەوەی ستۆدیۆکەتان نەگەرێ قوڵتانە ئێمە هەموو کاتێک سپاس دەکەین کە زۆر ماندووی لەگەمانە زۆر سپاس دەکەین دەستخۆشی لێکم زۆر سپاس کاک حەسەن جان
من لە خزمەتتانام دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن ئینشەڵڵا. چاو ماچێک زۆر سپاس. ئەمەکەی شەریکیان بۆ بڵێم. وەڵا فەرموو کاک حەسەن جان. ئەمەژی هێمن خۆش هەموو ماملێم زۆر خۆشە لەگەڵ عەبدوڵا ئەمانەمانەوە. ئەرێ ساقیە بۆی کوێ دەچی بۆی کوێ دەچی تۆش لە دەست ئەم ملڤڕانە ملکەچی تۆش بە ڕەنگ و ڕووی ئەوان خواردت فری و باڵی تۆشی هەر فڕیوان زێر و زی و زێر بەڵایە بێوەفایە دەوڵەمەند هەر هونەر نەمرە هونەرمەند مەرد و ڕەنگ چڵکی دەسە ماڵی دنیا وەک دەڵێن ماڵپەرست پەیمان شتێنە و بێبەڵێن قەدری جوانی کوا دەزانێ ماڵپەرست جوان پەرستە پیری خاوەن زۆق و هەست. زۆر سپاس دەکەین قوربان زۆر سپاس کاک حەسەن جان. ئینشەڵڵا بۆ بەرنامەیەکی کە داخڵە بین من هەتوان بەخۆی ئەم تواناکەمەوە هاوکاریتان بکەم بەسیترە هەرەوە بەخوا ئێستا کردنەوە بەرنامەکە حەزم جۆم لێ بوو یاخۆ سەرکەوتوو ڕێزم هەیە بۆ هەمووتان. زۆر سپاس دەکەین قوربانم زۆر سپاس بۆ تۆ کاک حەسەن. سپاس بۆ کاک حەسەن خۆشەویستان. بە ڕوخسەتی ئێوە دەمەوێت من لێرەوە سڵایەک بنێرم بۆ هەموو ئەو خۆشەویستانی کە لە بەندیخانەکان بینەر و بیسەرمانە زۆر جار پەیوەندیمان پێوەکەن هەمیشە پاڵپشتمان بوون دڵسۆز بوون بۆ ڕادیۆ و بۆ تەلەڤیزیۆنی گەڕیان هیوادارین ئەوانی ژێستا ئاگیان لە بەرنامەکە بێ وە هیوادارین بە زووترین کار لە بەندیخانە ڕزگاریان بێ و ئازاد بکرێت ئینشاڵڵا خوا و ڕێزم هەیە بۆ هەموو بینەر و بیسەرەکانی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان خەڵکێکی زۆرمان هەیە کە شەیدای دەنگی هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی کۆچکردو محەممەدی ماملەیە وازدام کاگنیروان گۆرانێکی هونەرمەند ماملێشی بۆ ئامادە کردوین. من ئامادە کردووە بەڵام دوای ئەم گۆرانیە کاگیز پێشکەشە بە هەموو جۆگران و بیسەران بەڵام تایبەت بۆ جەنابەت کە لەسەر داوای جەنابە داوا کردەوە سەرچاوەست دوای ئەم گۆرانی ئینشەڵڵا بڵێ نەچینە لای ئەم گۆرانی و دوایەوە خزمەت دڵداری تۆم پیرم ماکە چاوڕەشێ تۆ وەرە مەڕۆ لێوڵێ چاوڕەشێ تۆ وەرە مەڕۆ لێو ئایڵێ قوربان وام لێ ماکە بەخسەی خەڵەشیمێ لەگەڵ ماکە دڵداری تۆمێ پیرم ماکە چاوڕەشێ تۆ وەرە مەڕۆ لێو ئاڵێ چاوڕەشێ تۆ وەرە مەڕۆ لێو ئاڵێ بچلو چوارما لی روماوا تماس ناکمه نروماوا چاورشی تو ورا مرولی ایاوالی چاورشی تو ورا مرولی ایاوالی
نەخۆش و ماستی دووچاوی کاوەڵم نەخۆش و مەستی دووچاوی کاڵم هەقێم بەدەستا ئەگەر ناڵم چاوڕەشێتۆ وەرە مەڕۆلیەی ئاوەڵێ چاوڕەشێتۆ وەرە مەڕۆ لێو ئایاڵێ خێرەیتەوە دەست و چاو خۆش بێ گۆرانیەکی پڕچێژ و خۆش بوو جە کاگەران دەپرسیەوە ڕێشەی بۆ چێشتەوە ئەوە بڵین ئەڵێن خانە نشینی ئەمانە ناتوە ئەی لەبەرەوەیە وەری نەگرتووە جاخواگەر ئەڵەن سێمانگی ترێرە بۆ حساب بێ ئەوەی لێجە وەڵڵاهی کاک جەزای کاک ئالانی ترە بێ ئەگەر بچێ بۆ لای دەلاک بۆی چا ناکەنە بێ بە کەرەنتوو بۆی چاکەن کۆشی سەمان کاگە جەلال من دەیمەوە ڕاتم هات جوان و ڕیشتاشا و ڕۆژگە ناتم ئەینە ئێستا بۆ ڕێشی هەبوو تۆ لە عەزڵەوە نان بڕاوی لەوەتەی هەی ڕاست قەی ناکات جەلال لەوە هاتم زۆر بێتاقەت دیار بوو دەستێکم بر بۆ ڕێشیتم ئالانجانە بۆ ڕێشەیە زۆر بە ناخۆشی جوار بێم وتی پارم پێ نییە خۆ بەڕاستەوەتی ڕاتم پار و پێویستەوەتی ئەرەوەڵاتم بۆ خۆی خۆشم پێویست وایزای پارەیەمێکەوە هەموو زۆر گونابوتی ئەرەوەڵاتم دەوە خۆشم پێویستمەدا لێ ترەوە کاک جەزا مانگی ڕەمەزانی پیرۆزیش نزیکۆتەوە ئەمە حسابی دڵنیام سەر ئەوە لەسەر ئەو ڕەمەزانەیە دیارە لەگەڵ کاک ڕێبازە 2022 23 و 21وانە ڕەمەزانان هەفتەی بەرنامەیەک بەبوو لێرە ئەم دیومان پیاوێکی لێ بوو وابزانم دکتۆر وشت بوو درۆم بڵێ بڵێ بەڵێ بەڵێ دیارە عەسرە هاتەوە بۆ ئیسراحەت من لێرە بەرنامەمە بوو وەڵا بوو بە ڕەمەزانیش بەرنامەیەکم کرد کە هاتمە دەرەوە لەوایە وەسا بوو ئاوا سەیریەکردم وتی وەرە کاکە وتم چییە وتی کاکە نایەڵی پزیشکیەکەم بکەن نەئێڵی یعنی خوا پەرستێکە ئێڵی وتی کاکە تۆ چیت ئەوێ لەم نە ڕەمەزان نە شەعبان وتی کاکە یعنی من تێناگەم وتی من لەوەیە دەرسی دکتۆری ئەڵێمەوە پزیشکی ئەڵێمەوە تۆ هەر ئەندەڵ ئەمە لەسەرستووە ڕەمەزانە تەراوی حەکەم هەر ئەم دم تەکەی لە دەکاکە کۆڵم لێ بە بۆ خاتری خوا وتم براکەم لەمە دوای ئیتفاقی لەگەڵاکەم تی چۆن وتم من جومعان لە ڕەمەزانە یەک شەمان عەفوو بەرنامەم هەیە تۆ مێرە وتی زۆر زۆر مەمنونم سپاسیەوە هەستە دەکەم جاکار جەلابی مناسەبە ئەڵەن پیاوسالاری ئەمە لەم دەستگای میدیای گەڕانە ئەو سێ چوار خانمەمان لەگەڵای ئەمڕۆ هەمویان خۆیان زیێتەوە چیان ناتون خاتو پرشنگ خاتو ئارەزوو تامان هەرکیشیان تەعزیە پیاوڕاست بڕۆ یەکێکیشیان کوڕەکەی نەخۆشە لەبەری هەمویان وەکالەتیان کردوتەوە نەرمی خان ئەڵم بۆ بەیەکەوە چێکەکە نەبرین جارە چێکی قاشە چێک خۆین و ئاچینەوە هەر لەگەڵ سلای دوشتەکانە تامان کاکاری تۆزە مۆسیقا بە دەست پێ بەبڕینی چێکەکە لەناو بەنامەیە چێکی 5 ساڵە ئیتر شت بۆ بینەوە بۆ بەعادە دەبێ وا بکەین چێکەکە ببڕیت و مەمەکانمان کوژانەوە و ئەیدبیلادی بۆکەین ئێستا چێکەکە ببڕن یەکێک بەدەم مۆسیقایەکە و وردەوە کاکە ڕێبازش هەندێ بەرنامێکی پارەیەکە ئامادەی کرد بۆ سلایدێک ئەوەمان لەگەڵ دیمەنی چێک بڕینەکە داخڵەکان فەرمە گەنەرمی خان عەزەب چێشە فەرمون لەگەڵ جەماعەتە بفەرمون بۆ بڕینی چێکەکە کاکبورهان و کاکە شامیریش بابێت لێرەیەوە اینجا ئێمە کاکە زامە زۆر هاوکارمانە لێرە بەڵام ئێستا قاشێکی پێشکەشەکەن با ئەوە لەبەرەوەی هاوکاری هەمیشەیمانە بەزنەوی خان بسمیلای لێ بکەم دنیام بەسە نابێت بەیەکەوە کاک بوران فەرموو کاکە سایزەر نییە بە قوربان
کاگی دریس بڵین دەمی گیراوە بەخێر بێنەوە یاخوا تاوان ئاری گیان بۆیان هین کردی خۆ یاخوا نۆشر بێ بە قەردی باوکم جەزا کۆردی ئەگەر ئاوایە کرێ ئەی بۆ من ناخۆشیشتی ئاری بڵێن سۆفە ناوهێنی ناوی ئەو بیرەچە ئێستا یا بە دووە شانسی نییە لەوە شانسی نییە ئەی بۆیان وانێک کردی ئەوانەکە چێتەلا خەڵکە فێکەوە چوومە باکەوە هەمووی وانێ بوو بەخێر بێمە سەرتەنور نییە مردو مرێ ئەمە کەناڵە و بینەوە ئەمە چێ هەڵی یایتە ژوورەوە تۆ با پێ بگەڕ دوێنە پێیان و دەزانم پێوتم سەڵاتی بۆ نازی وڵاسم کاکە ئیشم چییە داوە نامۆ لە شوێنێکی باشە خوا بەخێر بێ ئامرم قاتەوە لەکوێ بوو کێشە نەبێت خاتێکی باشمان پێ ڕەوانیە لە بەریگەین بەرە وەڵا بەس کراسەکە زۆر تەسکە بپژمی خۆپشە کوێرمانەکە مامەسا عامر زۆر بەخێر بێ سەر ئەو پانایی چاوە کاک عامریش لە گەڕیان بەشداری کردووە هەر خۆم یەک دوو بەرنامەی زۆر خۆشم بۆ کردووە هەڵێ ڕێباز کۆڵ بە تاوان یەکێک لەوانەی کاکە جەلا دکتۆر تا ڕسوڵی خۆشترین شتی جەلاگۆڵەی کاک بەرنامەکان کۆتایی بێنەوەڵە لێرە هاتیینە فلیقانەوەی بەرنامەکە پلێقانەوە هەدەوێکەوەی بکاتێ کەناڵێکی ئەمە میدیایەکی با بڵێن شادەقانی لێە ئیتر پێویست ناکات بە پرانسیپەوە قسە بکەی اینجا بەخوا من هەر ناشی زانمە ها ئەو وشەهینانە هەر نایزانم هەموو جارەوی دەتخوا بە هەورامیش بڵێ خوا حافیزکم بە قورعان نازانم بە هەورامی کاکە ڕێز بە حرمەتم هەیە بۆ هەموو هەورامانی بوو دەستە خۆش بێ قوربانم مامەساس دەکەم تۆ دەست پەنجەی ئەوە شەر خۆش بێ دیسان سوپاستانەکەم هیوادارم هەمیشە دڵی فارسەکەڵی کامتان دەمتان لەحزەکانی ژیانتان ئینشاڵڵا شیرین بێ ماشەڵڵا ئینشاڵڵا هەمیشە دەمت شیرین بێ ئینشاڵڵا یادی ڕادیۆکەمان نەک 5 ساڵە 50 ساڵش ئینشاڵڵا درێژەی پێدێن ئەگەر بمێنین ئەگەر ئێمەش نەماینتر ئەوانی دوای ئەمە گەنجەکان ئەوانی تازە پێگەن ئینشاڵڵا بەردەوامن لەسەر ئەم ڕێچکەی گەڕیانە وەرئیشی پێ بکەن ئیشاڵا بەرداوامن لەسەر ڕێگەی کە کات جەزا بۆ هەمومانی کردەوە بە تایبەتی بۆ خزمەتدان هیواداری نێرن ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان میدیای گەڕیان بە گشتی کوێر بێتەوە ئیشاڵا بەردەوامە بین هەموو ساڵیا دێکێنەوە ئیشاڵا ساڵانی داهاتوو بینەر و بیستەرەکانیش لەگەڵمانە بن جەلاجیان بڵێ دنیا و پڕکردەوە لە یەشێکەڵە ڕادیۆی بڵێ هەمان بۆ بڵێ نەویتەوە باوەڕم پێ بکە بووە بە مارکە بوو بە ترێن ڕادیۆی میلی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان ڕادیۆی گەڕیان ماڵی هونەرمەندان ڕادیۆی ملی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان بەزگی من ئەو زیکەی تیانم ئەوسا کاگرێواز بۆی خۆش بێتی دەمە خۆش سپاس دەکەم ئیشاڵا بەردەوامە بین هیوادارم لە ماوەی داهاتوودا کاکجەزا ئەگەر بڕیاریدا کۆمەڵی بەرنامی تازە و باشتر و بەتامتر ئامادەکەین لە خزمەت بینێ بوو پسەرەکانمان ئینشاڵڵا وەڵی کاکە جەلا لەزانێ بۆ بڕیان ناین بەرنمەیەکەکەینە بێ دوو کەس حرەز بێ لێزان دەنگ نەڕاتە دەرەوە لە پڕگایشەکە دەزورە بمان کاکە 10 ساڵ بڕن چییە دەنگە ڕوە یەکێگەڵە دایخە شێکەڵە کەزیکەن کوورەوەڵای بەەوە حاڵ نەبوو جەلا تا بەرنمەیە چەکرد لەو دیۆنەما مۆڕانەیەکرد جەلاسی مۆڕەکرد ئەزانی هەر بەجددی ماوەیە بڕوا بکە ئێرە ینی ئەم قاتە زۆر سیر بوو دانێ لەسەر عەرەبانە هاتە دەرەوە دانێ دانێ لی تێ نەئەگەشتم یەکێ دکتۆر بوو باش کاکە بۆ شانسی من ئەمە ئەیتر
ئەنجا کوردانەیە فێر بوو بۆچوە جۆزەی هەڵا بوو هەرگیر مامەدەسەوە خواردن مۆسیقا ڕۆی کابرای ناما داوای لێبوردن ئەمە نەمان داوای لێبوردن لە خەڵک کرد بوو ڕۆژە دانەیە بۆی نووسیبی کاک جەلال ئەوە داوای لێبوردنەکەی بەرنامەکە پێشکەشکەی هەر زۆر باشترە یعنی لە بەرنامەکە زیاتر بە خەڵگەڵی داوای ئەم گەرمای ناوستۆریۆ ئەوە هاوینان بە لەفکەوە هاتم پێویست ناکە دوای بەرنامەکە دەستێکم ئالوێ لە خۆم یاوە ڕۆشتن لە هەمووشی مەریدەیەکی دانابوو دانەیەکیشی بوو ئەوی تر دانابوو وتم بابە ئەمە مەتەڵە مەچیە بیرتاری لێکیشە دو هەم بەریدەکە ئەجا شارتەکە شەوە جلی کوردی لە بەگوێ قۆڕ بەسەرم جلی کوردی لەنا ئەو گەرمەیە بەزەیم زۆر بە عومەرە هاتەوە مجارە بەکەوە سەڵتەکە عومەر نەیە ژوورجی زیاب بکان کە لەگەڵ ئەو ڕۆژەی بەرنامەیە چۆگیتی پێوە نامە ئەمنێ عراقە کردەوە ئیشاڵا پشتیوان بەخوای گەورەتر ئەبێت جوانتر ئەبێ بەخوا من بە کەس ناڵێم یارمەتیمان بن لەبەرەوەی 4 ساڵ بۆ هەموو خەڵکەم و یەک زەلام ناتە سەرقەدەمی بینین بەرنامەکەم فیان جوانە کۆردا بڕۆ ماڵە دەورە جوانتریکە دەورە پاڵپشتمان بە ئاخروانماندانی شەمە لە جوان ئەو دوای بەکاریدریسم وتم لەم شوانەیە لە شوێنە بووم کەسێکی زۆر گەورە لە حکومەتا وتی و بۆچی و بەرنامانە ناکەی ئێستا دیارنی وتم وڵی نازانم تۆ سەیری بەرنامەکانمانەکەی وتی ئای چۆن ئەیوتم سەیرەوە کردووە کە ئاڵێم ئەم کەناڵە فەقیرە و پارەی نییە و کەس نییە دامی بکە وتی وڵی بڕوا ناکە سەیری ئەوەی نەکردووە بە سەیری بڵێن من هەموو بەرنامەیە وتومە بەزەو لە ناوقەوە سەیری کردووە یادی دامەزارن و پێشوازی لە میوانەکانەکەین و ئەگەر چاپ شێگوڵش بێ باوەڕ پێ بکە هەچ پۆستەکەم 600 لای چیە بەس ئەمە هەچ کەسێ بێبی لە ترسە لای چی نەکرد بۆی دوای نەڵە زانی و مەونایی نەچوم بڵا لەسەر نەمبینیوە بەڵاخۆ شاکە باوەڕکەوا بوو وام تێبینی وا بوو بۆ شێوە ئەڵێم چینەلای گۆرانی ئەی کورە مامەسای ژاتووە باهینەکمان بۆ ماملەکەمان هەیە کاگنیوان وادی ماملەیەکیدا بە بینەر سەرەکە دوای ئەو ماملێ با بچێنە لای ئەو هونەرمەندە خۆشەویستانە چاوخۆش تۆ بە شاید بە لەو ساوی ئەحمەد خۆشناوەتی وەرەگرین خۆت هەر لێرە پەیامە بنێ بڵ ئەحمەدۆ خۆ جواب بنێوەتەوە لە بەرنامەی ڕاستەخۆیە بۆی نەڵێم بێوەفان یعنی تۆ حرمەتەن زۆر مشکیلەی من هەمیشە لە هیچ کەسێ ناترسام لەم کەناڵانەیە بەس لە تۆ ترسا ئەو تا جوابیش نێت بۆ لەبەرەوەی پەیوەندیەکەی ئەکرد دوایی کە دایەخسەوە گلەی ئەکرد ئەو کاک جەلال ئەوە ئەی وتم کاکە تۆ پەیوەندی و کردووە قسەمان لەگەڵا کردووی بۆ نمونە بە قورعان خەتخاو بوو گلەی ئەکرد لەو ساوی پەیوەندی پێوەگەن ئەو جواب نێتەوە تۆ خاوەن ڕێزی تۆ خاوەنی ئەم کەناڵی تۆ لە هەمومان هیلاکردوتری مزەحیتر بووی سپاسی جەنابە دەکەین ڕێز و حرمەتمان هەیە بۆ جەنابێ مەستورەی مەستایان سێوی سەردەستان مەستوری ئامایە مەستوری جایە
مستوری من دوشاير زينتهم أمان أمان أماني أمان أماني يزقار غريب شون دلم دلم تو بادی دلم مستوری آمایا مستوری جان مستوری مستایان سیبی سردستان مستوری آمایا مستوری سپاس بژین سپاس دەکەم دەنگ نەرزی سامانمان لەگەڵایە کاکە جەلال سامانی حاج عەلی بەڕێز کاک سامانی حاجی عەلی یەکێک لەو بەڕێزانەی کە لە میدیاکانی گەڕیان جێدەستی زۆر زۆر جوان و باشی دیار بوو. کاک سامان ئەم کاتە باش و ئێوارە باش. ئەم کاتێ بەڕێزیشتان باش کاک جەلالیان ئێوارەی تۆش باش باشی قوربان. قوربانە بم خاڵە سامان گیان تۆ برا گەورەی. قوربانە بم. کاکە سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ یەکە بە یەکەی کارمەندانی دەستگای گەڕیان میدیا کاک جەزای خۆشەویست بەڕێوەری دەستگاکە و جەنابت و یەکە بە یەکەی کارمەندان دەستی ماندووبوونیان نەگوشم کە ساڵانێکی زۆر لە خزمەتی ئەو دەستگایە بوون بە خۆبەخش هەمیشە جێگە دەستیان دیار بووە لە ڕۆژە سەختەکانە نەبوونە شەو ڕۆژیان سۆتە سەرێک بۆ خزمەتی هونەری میلی کوردی و ئەم شارە خۆشەویستە و هەر چوار پارچەی کوردستان بەڕاستی تا باسیکەی کەمە هیوای تەمەندرێژی و تەندروستی بۆ یەک بە یەکیان نەخوازم بۆ هونەرمەندە خۆشەویستە ئازیزانە کە گەڕیان میدیا قوتابخانەیەک بووە بۆ ئەم هونەرمەندانە و دەرگای کراوە بۆ یەکە بە یەکەی هونەرمەندانی خۆشەویست هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەڕاستی لەم ڕۆژە پیرۆزەدا دەستخۆشیم هەیە بۆ یەکە بە یەکەیان وای گەورە هەمووی تەندروست باش کات و تەمەندرێژ و سەرکەوتو بوون. کاک سامان من زۆر زۆر سپاس دەکەم بەناوی خۆم و کاک جەلال و کاک ئیدریسی وێداران و هەموو کارمەندەکان کە ئێستا لە ڕادیۆن کاکە ڕێباز سپاس دەکەین ڕۆژانێک تۆش بە خۆبەخش ماوەیەکی زۆر بەرنامەیەکت پێشکەشە کرد کە لە هەموو شتێک لەسەر ئەرچی خۆت و بەبێ بەرامبەر و بۆ دڵخۆشکردنی خەڵک لە سەردەمی کۆرۆنا و ئەو سەردەمانەی خەڵک دڵی بە هیچ خۆش نەما بۆ ئێوە دڵی خەڵکتان خۆشە کرد سپاس دەکەم. قوربانم کاک جەلال من هەمیشە خۆم بە خزمەتکاری ئەو دەستگایە و ڕادیۆیە زانم ئەوە ئاری لەو لاو پرسیارێکی کاڵێ ئێستا بۆ چی و ناڵم کاک ئێستا بۆ بە موختار نایە بۆ لامان من لە خزمەتان بەبێ ئەوەش ببێ بە قایمقامەوە هەر نایبینینەوە ئاری جەلال وایە ئالانی تەقڵڵێ ئەڵە وەڵڵا بە قسە دەکەم کاک یەک ترێنمان وەدوای ئەوە من هەموو کات هەر کەسیشی بە من لە هەر دەستگای لە هەر شوێنێ ئەڵە ڕێزەونەیەکەوە کە تۆ دیاری باڵەبان پیرۆزە بێ نازانم چی بۆ بخۆ من بەڵێ ئەمڕۆ مەخوا شتێک ئەوە ڕێزیێنانی بوو بۆ کارشەریفی کۆمپانیای خاوەنی کۆمپانیای سەفرە بوو
کە هەمیشە جێدەسی دیارە لە خزمەتی خەڵکی خێرخواز و ژاران دەسەردانێکی ئەوم کرد لەبەر لە ماوەیە هاوکاریکی زۆری ناوشاری سلێمانی و قەزاو نەحەکانی کرد بە دابینکردن بۆ خوێندنگاکان وەکو جلو بەرگ و قەنسەڵە و پێداویستی نەوت و زۆپا بۆ ئەو خوێندنگاکان ئەو بۆ ئەو بچوومە خزمەت. کاک سامانجان وا بزانە عینەکە لە چاواکەوە و جامخانەیە عینەکە گەورەکە و ئەو لە هایتی عنتەرە لەگەڵش وابزانە مشکی کاڵ ساڵدەکە و لە بەرای و ترێنێکمان پێشکەشکە بۆ جەماوەرەکە و بۆ جەلال و ڕێباز وەڵای بە زمانی خۆ خۆشە نازانم ترێندەکە. ئەم کاتتان باشن بە قوربانتان بە مەحواڵتان باشە کاکە جەلال کاک جەزاجان دەستخۆشی مەیە بۆ بەرنامەکەتان دەستان ماژەکەم یاخوا هەمیشە تەندروست بن قوربانت بم پیرۆزبایی خۆشم ئاراستەی یەکە بە یەکەی کارمەندانی دەستگای گەڕیان میدیاکەم یاخوا هەموو ساڵێکان هەر خۆشی و تەبایی بێت. باڵێ ئەی باڵێگە ئەی باڵێگە و وەڵا کاک جەزا بەخسە دەکەم وەڵا بەخسە دەکەم ئەوەوە ئالان چاڕێ وەیەکە یاخوا دەست خۆش بە کاکە سامان کاگالانی شەوەیە هەروەڵا قوربانجان بەس تەپڵی بێنی بەزارە هەر خۆی بە تەزبیح گەورەشتو کاگالان ڕێزم یابووی خۆشەویستە سواسەکە کاک سامانجان زۆر سوپاس کاک جەزاجان هەمن هەمیشە لە خزمەتی ئەو دەستگایە هەر نەک بەڕێزان هەر هونەرمەندێک هەر کەسێ هەر ئەمرێکی بە من بێ من شوکی هەموو لایەکم و لە خزمەتی هەموو لایەکەم هەموو کاتێ سواز بۆ تۆی ئازیز سڵاو ڕێزی هەمومان قبول بکە من ئەوە ناڵم هونەرمەند مڵکی یعنی میلەتە نابێ ئینسان وەکو بە تایبەتی هونەرمەند لە خۆی بگۆڕێت و لە خۆی بەهایی بێت یعنی من هەر کارێکی هونەری هەبێ بۆ هەر دەستگایەکی ئەم هەرێمی کوردستانە بشوکی هەموو لایەکم لە خزمەتی هەموو لایەکەم. وەڵای کاکە سامانجان لێمان بینیویتەوە خۆمانەوە کاکە جەلال و جەناب تۆ عومەر ئەفشکۆر و ئەم کتابەی کە لێرەن شەو ڕۆژ خۆمان کردبوو بە فیلم و بە سینەما بۆ دڵخۆشکردنی خەڵک کە خەڵک دڵخۆشی بەتاکی دوا بوو. سواز بۆ تۆ سواز بۆ تۆ. ئەنجا من بە یەک ملاحەزەی بچووکمە بوو کاک جەزا لەم ڕۆژانەیە کاکدانای چنارۆک دانا بەڵە قوربان پەیوەندی پێوە کردم باسی رادیۆکەی کردوتی پەیوەندی لەگەڵ یانە ماوە مەرە وەڵا وڵای حەزەکەم ڕیکلامی بکەن بە تایبەتی وەزم خۆشی حەزی کرد وتم قەیچێکە ئیتوتی پەیوەندی پێوەکەمەوەتیە مێ ڕیکلامێکیان بۆ بکەم بە هەدیە یعنی بەبێ مەقابل یعنی بەڕاستی ئەو پیاوە کە خۆی یعنی دەست پێشخەری کرد بۆ ئەوە جێگەی دەستخۆشیە من ڕێزم هەیە بووی لێرەشەوە ئیتروتی شەڵا پەیوەندی پێوەکەمەوە شتێکیان بۆ بکەم ڕیکلامێک هەر بە هەدیە پێم خۆشە. سپاس بۆ تۆ بۆ کاکە دانای چنارۆکیش چاوتان ماز چای منی کاک جەزاجان ڕێزم دەستخۆشی مێ بۆ هەموو لایەک لە خۆشیە بن خۆش ڕێز و حورمەتمانەیە بۆ هونەرمەندی ئەزیز کاکە سامان. کاک جەزا کاک بوران فەرموو ئەی وەرە پێشەوە باوکم خۆ ئەمە یادە و لە هەمومان هیلاکتری تۆ وەڵای جەلاجان تووشی گەچکۆن زۆر سێرە زۆر وەرە پێشەوە باوکم نەبوت ئێستا وەرە باوکی من ئەمە ئەو کاک بورهانەیە کە دنیای پڕکرۆ لە گۆڕ سعاد نەقیزە لە منەیە با منیش حەقەکەمەوە یاڵا دێ جام قسە ئەەکەم ئەوە مای کاگاری جان وەڵام تووشی گەجەلاجان کاک بوران زۆر بەخێر بی ئێمە بەڕاستی قەرزاری تۆی وەڵاهی تاوان پێشێکی لە ناخەوە پیرۆزبایەکی گەرم لە میدیا گەڕیانەکەم بۆ ماوەی 5 ساڵەکە کاری تیاکەین دەستخۆشی بۆ برای بە ڕێز و خۆشی سم کاکە جەزاکە بۆ بە کەپرێکەوەمان لێرە کۆبووینەتەوە بۆی بتوانین خزمەتی هونەری میلی بکەین لەڕێی ئەوانە ئێمە توانیمانە ئەم کارانە بکەین بەنسبەت ئەو پرسیارە شوانە من لەگەڵ کاگاریە هیچ کێشەمان نیە بەڵام کاتێککە بەرنامە شتێکە بێ من خۆمی لە دوورەخەمەوە بە کەس ناڵێم لەبەری کەسم لێ ئاجز نەبێت دوایە کاکە ئەوڵێ من بە منی نەوت من ئێستا بە چز ناوم دەرکردووە بە چز ناوم دەرکردووە وەڵا تۆ بووی کاگالانم کاکە من دەستخۆشیتان لێکم زۆر سپاس بۆ ئەم بەرنامەجوانە بۆ تۆ کاکە جەلال خۆشەویستەکان لە ڕادیۆی گەڕیان بۆ برای بەڕێزم کاک جەزا و نەرمی خانیش کاتێکی شاد بێت بەخۆش هینە خۆ لەم یادەیە تۆ ئاوا ئاخر منی ژیتر بە قسە ناکەم ها من دایمە بە قسەم کردووی ئەوەیان نایانی باشە دەست و چاوە خۆش ئەمە بمێنێ بەسەر چاو من ویستم بە قسە بکەم بە زیتر ئێستا تەواو بە قسە ناکەم وتر شتێکی خۆشم بۆ بڵێشتی تازە بەس هەر بۆ دەڵێم قەی ناکەم من دڵم باش وەڵا باوکم دەستی خۆش دیارە لە سمارت کەوت بووم
تقریبان وابزان پێرار بوو 3 مرافیقم لابوو دوانیان ئێوارە هاتن بەو دانەی تریان و ناو ناڵێم وتیان تۆ بڕۆ ئیسراحەت کەوتینەوەڵا ئەو دوانەتانەوە بڕۆن ئیسراحەت کەن من لە ئیش بوو بەس زوەرنەوەی تر دووسێ کانۆلان پێوە بوو من وەڵا ئەم دوانە چوو بوون لە دەباشان خۆیان جوانەمەرە کردو سعات 12 بوونەوە ئەم داماوەش کەلام بوو بەڕاستی هیلاک بوو ڕۆژەکە ئیشی کرد بوو تا 12 بە دیارمەوە بووتی بخەوم وتم ئیسراحەتی خۆ وەرگرە تۆ بخەوە وەڵا ئەو خەوت ویتر ئەمانیژەوە نییە یەکێ لەو لاو یەکێ لەم لاوە جایتر زوو هیچ پێویست نێوە کاکەیچم یەک جار بێڵێ پێویستم بێ خۆ قساکەم وەڵا هەردووکیان بەسەرێک نووسم پرخەی ئەم و پرخەی ئەم دوانە 3 پرخە تێکەڵ بوو بەسەرێکە منیش لەو کاتەیە هەر بەجددی تیای نەما بوو ئێبێ بە هەوا چێتە خراپەوە هاچی هاوار مەکرد کوورە ئەلەو زەلامێ دانێ هیچ نەبوو ئەو شتەش دوور بوو بەڕاستی لێمەوە هینی هەڵواسرا بوو وەڵا کاتێک بزانی یەک دانە هاتە ژوورەوە سۆندەوهینێکی پێ بوو وتی چی دەوێ نەخۆش بوو دیار بوو پیاسەیەکرد کورەوتم پەرستارێ شتێ بانکە بە ئەو هینەم تەواو بوو وتی تۆ لەوە ڕازبێمە دوو قسەی قۆڕم بۆ بکە وەراوتم بابە ئاوسان ماڵە ئاوا بێ هەوام یەکێ بانکە وای تۆ لەوە گەڕێت تۆ دوو قسە بکەوتم قسەی چی بۆ بکەم سەکان و لام پێوە مردوو نەبێ ڕێز و خۆشەویستی مێ بۆ جەنابە بە تایبەتی وەڵام قەرزاری ئەوە دوایی نەڵێ باش خۆشەویستان ئەچینە لای بڵین ئەخیر گۆرانیە دوای ئەو دوای کاک عامر ژێرەیە ئەوش گۆرانێک شاد من پێشکەشەکە بۆ ئینەکە دوای وەڵا بە قوربان دوای کاکە نیران بە گۆرانی شادەکەی وشی تر کۆتایی بە زۆر باشە ئەچینە لای ئەم گۆرانیە خۆشەی کاکە نیروان داوای لێبوردنەکەم ئەمڕۆ زۆرم و مامۆستا جابڵەکەی نەوتووە پێم زەمەت بی قوربانە تۆ براگەورەی سپاس دەکەم وەڵڵاهی من وابزانم هەر هاتمە دەرەوە یەکسەر قسەم کرد با بڵێ فەرموون فەرموو مامۆستا شاوی کاڵم هەینە خۆش و ماسی تو شاوی
دەبێ ماشوە تۆ هەربێری باو من دەبێ ماشوە یەڵا یەک معاشیترم وەرگرتە ئالەوێ بە تەقلە ڕۆشتمەوە هاتمەوە ئەوە مشکلەکەی ئەوە یەک معاشی وەرگتەوە ئەشەوی لا قەرزەکانم ماوەتەوە سافم کێشەی نییە یاخوا بەخێر بێنەوە دەست و چاوتان خۆش تێپەڕی کاگە دیست کاکی وا خاچی لە ڤیددیوکانە بینیم باسمان نەکەی کاکی و عێراقی بڵێن چاوی ماچەکەی نوێش بەڕاستی هیلاک بوو ماوەی لەگەڵمانە کاکە خات و پرشنگ بوو بینیم لە ڤیددیوکانە و من ئەمەیە جارێک تر دووپاتی بکەمە بڵێم عریف حەمەتاڵ لەگە ئالانە ڕەش بەڕاستی دوو کۆڵەکەی سەرەکی ئەم کەناڵە بوون یادیان بەخێر ڕۆحیان شاد بێن ڕاستە کاکبازادەوە هەر لە هەموو چالاکەکانمانەکە بەڵام بەداخە و نەگەیشت بەڕادی گەڕیان فریان نەکەوت فەقیرەکە ئەو ئێرەماندانە هزار ڕەحمەتی خوا لە هەمویان بێ وڵی تەسەورەکەم ئەوەی مردومانەیە زیینومان نییە ئەزانی چیمان ڕۆشتووە کاک ئامر گۆرانێکمان پێشکەش بەڵام ئیترەتوانەوەکەن بە دیاری بەرنامە تێکمان بەرێ بۆی کە ئێمە کۆتاییەکان وردەوە دەبکەم بۆ کاک ئامر چۆنکەین تۆڕێ بۆ باش فەرموو
خۆشەویستان دەست و چاوتان خۆش سپاسێکی بێپایانم بۆ مامۆسای ئەزیز و خۆشەویست سپاس بۆ نەرمین خان بۆ کاکە ڕێباز بۆ کاک جەزای هەمیشە ماندوو ئیشاڵڵا ماندووش نابی من بە ناوی خۆم مستافی میدیاکانی گەڕیانەوە زۆر زۆر سپاسێکی بێپایانە دەکەم کاکە ڕێباز دایمە هیلاک بۆ لەگەڵمانە بەڕاستی من قەرزارتم ئەبێ گەردنم ئازاکە گەردنم ئازانەکەی بە حیاتی باش نبینم چونکە لای ئەم کەژناسی و توێتی چوارشەمە ئەبارێ بەزەم لە بەیانی حسابی لەسەر کردووە ئاخر کاکە خۆ بەرە بەیانی چوارشەمە ئەبارێ با بڵین کە ئەبێ بە پێنجشەمە دەستخۆشی لە کاکە بورهانی ئەزیز لە کاک گۆران ڕێز و حرمەتم هەیە بۆ یەک بەیەکی ستافی میدیاکانی گەڕیان کە بۆ یەک دەقە و یەک سەعات و یەک کاژمێر هاتبێتن لێرە خزمەتی هوەری میلی و خزمەتی ئەم کەناڵ و دەستگا جوانانەی کردبێ ئەمەوێ لێرەوە ئەخیر قسەی کاک جەزا کە ئەمڕۆ میدیاکانی گەڕیان بوو بە 5 ساڵی تەواو کرد ئەخیر قسەم پێ بڵێت و ئیتر دوایی من ماڵاواییتان لەیەکەم من ئەمێ پێشم شتێ جاری ترم سوپاسی یەک بەیەکی کارمەندە خۆبەخش و ماندوو نەناسەکان کەم دەستی ماندووبوونیان ماچەکەم سوپاسیانەکەم دیارە من کە دەستمایان کارە بەڕاستی لە پێناوی خۆشببختی خەڵکو بۆی کە وتمان شنەبایەک بۆ ڕێونەوەی خەمەکان کە کاکەی دری زوو دروشمەوتەوە هەر ئەوە ئامانجمان بۆ بەڵام ئێوەش لەگەڵمە بە یەکەوە دەستان نایە و کارە قورسە کە بەڕاستی قورس و زۆر تااقەت پرۆچیە نێمام چەند ساڵە خۆتان نەزان چیمان بەسەر نهاتووە سوپاسی یەک بێکی و بەرپرساناکەم کە بەو سێقاتی قادرمەیە هاتوونەتە ئێرە ئەگەر بەدەستی بەتاڵش هاتبن هەندێکشان تەنان چەپچێک گوڵشیان پێێنە بۆ بەڵامێم هەر سوپاسیانەکەین لە ڕووی معنیەوە پێمان خۆش بووە کە ئێمەیان بەسەر کردێتەوە سوپاسی بێپیانم لە خیرالی ئەم 5 ساڵەیە تەنها ئاراسی چەند کەسایەتیەکەم لەوانە دکتۆر تا ڕسوول کە نابێ لێ بیری بکەین لە چەندین قەیرانە لە چەندین فترە ناخۆشەکانە زۆر جافریامان کەوتەوە سوپاس یەکەم دامەزراوەی کەریمی ئەلەکە لەگەڵ ئەو کۆمەلگەی پەروەردەی ماگرێت و ئەو شوێنانی کە دکتۆر تا ڕسوول بەڕاستی ئیشی تیاکە هەموو کات کە ئیشێکمە دەستمان ناوتە ئیشێکی چالاکیەکەوە پشتیوان نامون دوایین چالاکیشمان ڕێزێنان بوو لە هونەرمەندی دیێری مەحموود محەممەد کە سەریان بەرزکردینەوە سوپاسی هەمووتانەکەم سوپاسی هەموو هونەرمەنداناکەم کە ڕۆژە لە ڕۆژان هونەرمەندی تایە گەر بێت بۆ 1 سعاتی لای موزیکە بە $1000 ناچێ بەڵام بە 3 قاتە لەبەر خاتی تەلەفۆنێکی کاجەرا گۆڵەیی یا ئێمە هاتۆتە ئێرە و بەرنامەی پێشکەش ئێمە کردووە بەبێ بەرامبەر چەندی هونەرمەندی بەناوبانگ و ناودار و پڕ ئەزمون و هونەرمەندە ناودارەکان هەمویان ئێرەیان بەسەر کردوێتەوە من قەرزاباری هەمویانم سوپاسی ئەو جەماوەرە خۆشەویستاکەم کە زۆر لێمان کۆبوونەتەوە لێرەشەوە ئەمە یەکشت بڵم کاکە جەلاجیان زوو تەلەفۆنەکەن بۆ ناگاتە فڵان شوێنیا بۆ ناگات ئێستا لەخوا بەزێ بە تەلەڤیزیۆنەکەمان لە هەموو کوردستان هەیە هەموو کوردستان بەڵام ڕادیۆکە وەڵی ناتوانین لەوە زیاتر لەبەر ئیمکانەتی دارایی لە ناو شاری سلێمانی و دەوروبەری ئیشەکات هیوادارم لەداهاتووە ئەگەر خوایار بێت و بمێنین ئەگەر ئەوەش نەبوویتە داوای لێبوردنەکەین و سپاس بۆ ئێوە و سپاس بۆ کاکە عامریش کام ڕۆ هەرهاتە ناو بەرنامەکە و چای هەموو تاماجەکەم من دەستخۆشی لە جەناب دەکەم جارێک و 100 جار دەست و چاوە خۆش بێ خۆشەویستان بمبووری یەک سپاسی ترم بیر چوە کاکە جەلال ئەمڕۆ کە یادی دامەزانی گەڕێمیدیان بوو لە خۆم زیاتر لە خۆم دەسۆزتر یەکێک لە دەسۆزەکانی دەستەی باڵای کۆمەڵی هونەری میلی کوردستان خاتون نەرمین ڕەزا بوو کاستا بە ئامادەکردنی هەموو چێک و هەموو ئەو پێداویستیانی کە ئەمڕۆ بۆ یادکردنەوەکە بوو من زۆر سپاسەکەم و بێگومان لەگەی کاکبوران و کاکە دیاری و کاکە ئاری و کە هەمیشە گۆران لە بەیانی و مخەمیان بوو سپاس یەک بێچانەکەم دەست و چاو خۆش بێ وڵا خۆشم هەر بەتەما بم سپاسی کەم خاتون نەرمین یەکێکە لەو ئازیزانەی کە لە ئەوەڵی ئەم میدیایانەوە هاوکاری ئێمە بووە هەر لە پشتمان بووە دەست و چاوی خۆش بێ هیوای نمونەی زیاتر و هیوای ئەوە لەش ساغی بەوە خوازم خۆشەویستان بە هیوای ئەوەی تا ساڵێک ترم کاتەی شەڵا کەسمان نەمرێ وامان لێ هاتووە نازانم یعنی بڕواو قەناعەتم پێ بکە ئەمەنەی لە پرسەم هی هونەرمەندان لە گەعدە بوومە دڕامێزە پارەی 1 سیارەی سفرم پێیاکرد خوای گەورەی ئیشەڵا دەست بە تەمەنی هەمومانەوە بگرێ زۆر سپاسی هەمووتانەکەم ئیشەڵڵا تا ساڵێکی تر من یەمەوە خزمەتان من ئەمە نامەوێ هەر لەبەر چاوتان هەبم تۆزە خۆم دوور خستۆتەوە بەس بە هیوای ئەوەی کەسێکی تریش بێت کاکە لە جێگرەوەی من بێ ئیشەڵڵا بەس هەرچی بە من بکرێ ئەوەی کە پێم بکرێ بەسەر ئەو جوتە چاوم من لە خزمەتی گەڕیانام و بچووکیتانەکەم خۆشەویستانە چمە لای گۆرانێکی کاک عامر و هەتا یادێکی تر و ساڵێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خوای گەورەتان لەگەڵ حۆفیس
هيا رياو 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 ايدا ديداو اي خواوي نيقاورا لقرين اي نيقاورا لقرين دباو درقاو محيبت فكري تواو تاو بكيا وشقي بيتشاورا لزنداني يشقى بديتوا اي رياور اي خواوي من حبيب قليم حبيب خيان قل مجلسي ايدي وخان ويقول سورة ايدي وخان حسابم داو لماشي دستي من ايد ودامان صزار دستي ودامان ودامان ويد سيمين ودامان ديدكم بوقش ولاتي هيا ور بوقش ولاتي كيزو كلا وريا ور جردن يشينم كيزو كلا ور باوانم جردن يشينم بوتو براي هوار رجل الزمينم عمركم قديم الله ميدي حول داوتي دست بقاقاني بيني يمنوت وقلك هدي قش دنيا زواني بيني يمنوت ويهوار دنيا في زواني جوانيني وبواغي عمركم خديم الله ميردي حول داوتي دست مقاقاني بيني يمنوت ويهوار دنيا في زواني بيني يمنوت وخزي قل دنيا زواني
سبري أيوب ميل جويبو سبري أيوب ميل جويبو عمري نحمتون بيتون بين تمنى بين جود روجك أيدا ديداود روحك تشونا يتوى أيا رياور أي كوايوين فرشت ماري قريا قريو فرشت ماري قريا قريو سيلاري يشخان دقريو سيلاري يشخان دقريو ديوانا يخلير وتيم تمضي قازي لينا قيم بوزلين عاشق شيتاو تشقناها وميلي ليتاو لا توازين دجيه حاشاتي بريي فيتاو